بۆقسەکردنی زیاتر لە باڕێ بریارەکەی دادگای فدراڵی عراق وەروەها پابندبوونی دەستوری لە عراقدا لە ستۆدیۆ میوانداری بەڕێز میسال ئالوسی سیاسەتمەدارمان کردووە. بەڕێز میسال ئالوسی بەخێر بن. مساء الخير عليكم، مساء الخير على كل أهلنا ولا تاوي خلشي إيه ما له عراق وريبي كردستان. بەڵێ لە دادگای باڵای فدراڵی عراق بە چ مادەیەک بڕیارەدات کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نادەستوریە؟ يعني أول شيء سرتا با تۆزێک بگەڕینە دواوە پاشخانێکی دواوە باسکەین. من وەکو سیاسەتی عراقی خەمگینم کە ئەمڕۆ هاوڵەتێکی کوردی پشت دەبەستێت بە سیستەمێکی سیاسی ناکوردی باشکست خواردۆکان لە بەغدا کە ئەوان فەرمان لە کوردستان دەکەنەوە. هەروەها خەمگینم کە عراقی ئێمە پشت بە ئێران و ئەوانی دیکەش دەبەستێت. ئەمە بەڕاستی جێی شایستە نییە. پەرلەمانی کوردستان ئێمە وەکو سیاستمەدارانی عراقی وەکو سیاستمەدارە سەربەخۆکان ئەم پەرلەمانە بە بڕیارێکی سوپای ئەمریکا دروست نەبووە. ئەم پەرلەمانە بە بڕیاری ئێران دروست نەبووە. ئەم پەرلەمانە لە ئەنجامی شۆڕش و خەباتی گەلی کوردستانە، لە ئەنجامی ڕژانی خوێنێکی زۆرە، قوربانیدانێکی زۆر دروست کراوە، لە ئەنجامی کاری هاوبەشی نیشتیمانی لایەنە سیاسە کوردەکانە کە ئەم پەرلەمانیان دروست بووە. هەر لە نەوەتەکانی سەدەی ڕابردووەوە بە هەڵبژاردن ملیۆنێک هاوڵاتی کوردی ئەم پەرلەمانیان هەڵبژاردووە. بەڕاستی ناکرێت گومان لەم شەرعیەتە بکرێت. ئەمانە نوێنەری گەلن، نوێنەرانی شۆڕشن، نوێنەرانی نەتەوەی کوردن. ناکرێت تۆ گومان لەسەر پەرلەمان کەیت لە ڕێگەی ژمارەیەک لە دادوەرەکانەوە کەوا نەڕزایەتیان لەسەر ئەمنی کە نەڕزایەتیان لێ هەیە. ئێمە وەکو سیاسەتمەداران نەڕزایەتیمان هەیە سەبارەت بە کارەکانی دادگای فیدرالی. لەگەڵ ئەوەدا ئەم دادگای فیدرالی لەگەڵ ڕێژی زۆرماندا بە بڕیاری حکوومەتی ئەیاد عەلاوی کە حکوومەتێکی کاتی بوو دروست کراوە، تەنانەت حکوومەتێکی ئەو کاتە دەسووری عراقیش بوونی نەبوو. بۆیە من خوازیارم کە لەسەر عەقڵمەندان لە بەغدا ئەوانەی کە دانەی خواستەکانی ئێران جێبەجێ بکەن کە ناکرێت کە ئێمە بمانگەڕێنەوە چوارگۆشەی یەکەم گەڕێنەوە مەلمەلانەی عەرەب و کورد نەخ کورد خوێنی دەوێت نە عەرەبیش خوێنی دەوێت. ئەوەی کە دەیوێت فیتنەیەک دروست بکات کەەوە پرۆژەی نیشتیمانی عراقی فەشەل ببێنێت. پێشترژی دادگەها بلندا فیدرال gelek biryar lê dijî statûya Herêma Kurdistanê û rêkeftinên ku pêştir hatine kirin di navbera hikûmeta fîdral û hikûmeta Herêma Kurdistanê dane. Çi ecîndayek li pişta van biryarên dijî Herêma Kurdistanê û xelkê Herêma Kurdistanê heye? سەرەتا کێشەکە لە چیدا؟ هەرێمی کوردستان سەرکەوتووە، قوتابخانەکان زانکۆکان سەرکەوتون، نەخۆشخانەکان سەرکەوتون، خواستەکانی گەنجان سەرکەوتوو. دیموکراسیتێک لە هەرێمی کوردستان هەیە، خواست هەیە، کار هەیە، کاری هاوبەش هەیە. مرۆڤێک نییە کە بڵێ ئەمانە نییە، بڵێ کوردستان بەڕاستی ئەمە بەهشتێکی تێکۆشەرانە. لە هەمان کاتدا شکستێک لە بەغدا لە پارێزگا شیعەکان هەیە، لە هەمان پارێزگا سونی نیشنەکانشدا شکست هەیە. گەڕانەوەیەک لە ئاستی زانکۆکانی عراق و دادگەکانی عراقتانانەدا لە تەواوی کاروبارەکانی دەوڵەتدا دادگای فیدرالی ئایا نوێنەرایەتی چی دەکاتە؟ نوێنەرایەتی سیستەمی ئێستای عراق دەکات کە ئێستا دەسەڵاتدارە لە عراقدا کە سەرکەوتوو نەبووە، شکستی نهێنەوە. ئەوان سەرکەوتوو نەبوو لەگە نەشڵێن شکستیان خواردووە. بۆیە ئەم دادگای فیدرالیە بە دیاریکرد من خەمگینم ئەم بەم زمانە قسە دەکەم بەداخەوە. ئەم دادگایە بەڕاستی ئەوەیە کە ڕەوایەتی بە هەموو شتێکی دیموکراسی لە عراق دەدات. بۆیە بەرەنگاربوونەوەی هەرێمی کوردستان، نەژادی هەرێمی کوردستان بەشێکە لە ئەجێنداکانی شکست خواردووەکان، ئەجێندای میلیشیاکان، ئەوانەی کەوا موشک دەتەقێنن دژی هەرێمی کوردستان، هەروەها ئەجێندایەکی بیانی جێبەجێ دەکرێت لێرەدا. من خوازیارم کە هەمومان کەوا بە شێوەیەکەوە قسە بکەین کەوا ئێمە دادگایکی دەستوریمان هەیە، نەک دادگایکی شۆڕشمان هەبێت، هاوشێوەی دادگەکانی دیکەی هاوشێوەی دادگای میلیشیاکان هەبێت. ئایا دەکرێت دزی سەدا سەری دزی سەدا کە هەمووان پەردە پۆشیان کرد
دەکرێت چاپۆشی لێ بکرێت ئەو دۆخی لە پارێزگا شوعەکان هەیە بێدەنجی لێ بکرێت بەڕاستی جارێک کە کێشەکە لە چیدا کێشەکە لەوەدایەکەوە ئێستا سەرکردایەتێکی کوردی سەرکەوتوو هەیە گەلێژی کورد تێدە ژیانی دەوێت لە هەمان کاتدا بەڕاستی ئەگەر هاتبا و ئێوە شکست خواردوو بوانە ژایەتە نەدەکردووە ئەگەر هاتبا و سەرۆک بارزانی بە شێوەیەکە مامەڵی کردبا ئەو کات بە شێوە ئەوانیش مامەڵیان نەدەکردە ئەگەر هاتبا و زانکۆکان بەو شێوەیە مامەڵی نەکرد بە ئەم بڕیارانە لە دادگای فێدرالی لێرە بوو چونکە هەرێمی کوردستان سەرکەوتووە بۆیە خوازیارم لە بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا کە بەشێک لە هاوکارانی ئێمن بەڕاستی نەبنە داردەستی خەڵکانی بکوش کە بتەون بادن بەکوشتن بدەگەر هەفکەرم دەرفەتێ بدەن شکەرەمەخۆ ئەم کورد بێژین گرمێ دارێژ دارەیە ئەفڕێک کەفتنە دناوبەرە حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە فیدرالی سەر بودجێ هاتیەکردن مەدیت هەندێک ئەندامێن لژنەیە دارایی خاڵی 13 و 14 گوهارت مەسەلا ئەڤروکە دناوە ڕۆژێکێدا بڕیارە دادگەها فیدرال هات پێشترژی چەندین بڕیارن دژی هەرێما کوردستانێدانە یعنی دکاری بێژی حکوومەتە هەرێما کوردستانی چاوە دکاریتن جارە بێژن خۆشوی کرمێ دناو خوددا بپارێزیت خەڵکی هەرێما کوردستانی بپارێزیت و ماف و شایستەین وانە دەربێخیت دەستی حکوومەتەکە فیدرالدا کو نەخودانی قرارە خویە دەستی دادگەهەکە فیدرالدا کووەکە توشت بێژی بڕیارێ نوێ هەموو ژینە دەستوری و یاساینە ئەم بڕیارانەی دادگا ئەمڕۆ کە دەری کردوون لە بەغدا بەڕاستی ئەمە شەرمەزاریە لە بەنێوچەوانی دادگای عراقیەوە من دڵنیام کە ئێمە ئێستا قسە دەکەین چەندین پەیوەندیم هەبوو لەگەڵ هاوگەران لە دیموکراتەکان لە ئەوروپا لیبرالەکان لە ئەمریکا تانانەت ڕاستی خەمگین بوو لە بوو برجۆرە بڕیارێکی لەم شێوازە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی باڵپشتی پەرلەمانی هەیە کە ئەمە لە ڕێگەی خوێنەوە هاتووە لە ڕێگەی قوربانیدانەوە هاتووە لە ڕێگەی هەڵبژاردنەوە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەیە دۆخی سیاسی هەرێمی کوردستان ناکرێت ئەمە پەرلەمانێکی زیندووە ئەم کە نوێنەراتی گەلی کوردستان دەکات ناکرێت دادگایەک خەڵکانێکی شکست خواردوو کۆنتڕۆڵی ئەم دۆخە بکەن تەنانەت شەرعیەت بڕێوە نەبینن من پێم وایە محەممەد ژیا سوودانی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڕاستی ئێستا دژادی دەکرێت لەلایەن ملیشیاکانەوە دژادی دەکرێت لەلایەن وڵاتانی دیکەوە دژادی دەکرێت کە نامەوێتکەوە جۆرێک لە پەیوەندیی باش لە نێوان هەولێر و بەغدا هەبێت لە نێوان بەغدا و بەسرا لە نێوان بەغدا و ڕوومانی پەیوەندیی باشە بێ من پێم وایە ئەمە هۆکارەکانە بۆیە پێویستە ئێمە پاڵپشتی سازان و ڕێکەوتن بکەین لە نێوان هەولێر و بەغدا پێویستە ئێمە پاڵپشتی هێوری بکەین پەیوەندیی باش بکەین بنیادنانی دەوڵەتێکی مەدەنی عراقی وەرە ئەوەی کەوا ڕێگاکە قورسە ئەمەش بەڵگەیە ڕێگاکە سەختە لە ڕووی یاساوە دەکرێت دادگای فیدرالی ڕێگری دەکرێت لە ڕێگەی موشکەوە ڕێگری لێ دەکرێت لە ڕێگەی تیرۆرەوە ڕێگری لە ڕێگەی درۆنەوە بەڕاستی ڕێگاکەکە زۆر سەختە بەڵام شۆڕشی کورد و کورد بەڕاستی ئەم قۆناغیان تێپەڕاندووە بەرەنگاریبی تانک و زرێپۆش و فڕۆکەکان بوونەتەوە بۆیە پێم وایە سەرکەوتن بۆ گەلانە سەرکەوتن بۆ دیموکراسیەتە من پێم وایەکەوە سەرکەوتن بۆ بافەکانی مرۆڤە بۆیە من دڵنیام وێڕێیە کێشەکان کەوا لە کۆتاییدا بەڕاستی تەنها چێ سەر دەکەوێت ئەوانە کە سەرکەوتوو بوون سەر دەکەون لە ڕابردوودا چەندین پێشرکاری دەستوری لە عراق کراون بە تایبەت دژی هەرێمی کوردستان و کەوترێت 56 مادەی دەستوری لە دژی هەرێم پێشەل کراون کە لە عراقدا دەستور بوون بەرام عراقیش خۆی پێشەری کردوون لە پێشەرکردنی دەستوردا لە ماوەی ڕابردووە لە بڕیارەکانی دیکەشدا دادگای فیدرالی هاتوتە دەنگ قسەی لەسەر کردووە یان تەنها لەوانەی کە دژی هەرێمی کوردستان ئەم قسە ئاکات ئەم دادگای پێش ئەوی دەستور پەسەند کرێت دامەزراوە بە بڕیاری سەرۆک وەزیرانێکی کاتی دکتۆر ئەیاد عەلاوی ئەمە بە بڕیاری دەستور لە ڕێگەی دەستورە دروست نەبووە لە ڕێگەی پەرلەمان ئەمە خاڵێکی گرنگە ئەمە یەک ئەم دادگایە بەڕاستی ناکرێت بەم شێوازە مامەڵە بکە کە بە شێوەیەکی دەستور دروست پێک دەکرێت دووەم خاڵ دارێک کە دووبارەی دەکەمەوە پەرلەمانی کوردستان پەرلەمان نوێنەرانی گەلن پەرلەمان نوێنەری گەلە ئەم پەرلەمانی هەڵبژێردراوەکە لە هەرێمی کوردستان هەیە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی تێدا هەیە نوێنەراتی ئێرادەی گەلی هەرێمی کوردستان دەکەن ئێرادەیەکەوە لە ڕێگەی هەڵبژاردنەوە هەڵبژێردراوە ناکرێت بۆ 5-6 بۆ 7 دادوەرێکەوە هەموو شتەکان وەلا بنێن و ئەم بابەتە پۆچەڵ بکەنەوە بڵێن لێرەوە دەست پێ دەکەین لێرەوە نوێنەراتی کۆتایی لێرەوە دەست پێ دەکاتە نوێنەراتی گەل و سەرکردایەتی شۆڕەشێڕی سەرکردایەتی حزبی و سیاسی کوردستانی
بەڕاستی هەمە جۆرە ناکرێتکەوە نکۆڵی بکرێت لە بڕیارێکی دادگای فیدرالیەوە لە ژوورە تاریکەکانەوە بڕیاری لێ بدرێت بەڕاستی لە دەرەوە تەلەفۆنیان بۆ بێت بۆیە بەڕاستی ئەم بڕیارانە بێبەهان ئەمە بەها بۆ شێ بۆ پەرلەمانە سیرکەکەوە بڕیاری هەڵبژاردن دراوە جارش کردەوەکەوە ئەمە بەڕاستی کاروبارێکی ناوخۆی کوردیشە من ئەوەی کەوا گومان لە دادگای نانەوێت هەڵبژاردن بکەن کەسانێک نانەوێت هەڵبژاردن بکەن فەرمون هەڵبژاردن بکەن با پەرلەمانێکی نوێ لە دایک بێت لە هەرێمی کوردستاندا بەڕاستی ئەمە ناکرێت کەوا کڕین و فرۆشتن بەم بابەتەوە بکرێت لە ژوورە تاریکەکە نە لە بەغدا نە لە تاران نە لە ئەنقەرە مەسەلا فیدرالی دگەل حکوومەتە عێراقی چەند ساڵە ڕەحەتی بوو کوردان ئانیە هەموو ڕێککەفتنێن هەنە پشتی ساڵە 2005 هەموو ژینە هاتنە جێبەجێکردن قوتێوی خەڵکی هاتیە بڕین بەبەردەوامی هێرش دهێنەکردن لەسەر هەرێما کوردستانی جارام دەبێژن جینوساید بڕانگەکێ دی بە قوتکردنا قوتێ خەڵکی کوردستانەیە جارات بێژن بچەکنینە لێ دیسا کوشتنا بێچەکە چاوە هەرێما کوردستانی دشێ سەردەریەت گەلوێ عێراقی بکەتن ئایا فکرە جودابوونێ بڤان شەرت و مەرجوع حاڵێ هەیە دناف کوردستانێدا خورتتر ناکات یان ئەو کرمێ مەگوتیە دارێ دیسا دەشێت ببیتە ڕێگر ئەوەی کە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کردوێتی هەموو شتێکە هەروەها سەرۆک مەسعود بارزانی و ئەوانی دیکەش هەموو شتێکیان کردووە کە گوتویانە ئێمە بەڕاستی بەدوای قسەی بێبنەمان ناکەوین ئێمە ژیانەوەمان دەوێت ئێمە ژیانەوەی پرۆسی سیاسیمان دەوێت لە هەرێمی کوردستان پاڵپشتی پرۆسی سیاسی دەکات پاڵپشتی لە پرۆسی سیاسی لە عێراق دەکات بەشێکی ئەوانی کە لە دەرەوەی یاسا مامەڵە دەکەن دەیانەوێت کە هەرێمی کوردستان بەرەو گۆشەگیری ئاراستە بکەن بەڕاستی سەرکردایەتی کوردی بەڕاستی ئەم بابەتانی نەکردووە کشتی بێبنەمای نەکردوتە کاری خۆی لە کۆتاییدا بەڕاستی ململانێکە لە بەغدای لە هەرێمی کوردستان نییە ململانێکە لە لێوان دوو ئاراستەیە ئەوانی دەنەوێت دەوڵەت بنیادنێ ئەوانی کە نانەوێت دەوڵەت بیان نەوێت بە حەمەد شیع سوودانی دەبێت بەم ئاراستەیە کار بکات بۆ بنیادنانی دەوڵەتێکی مەدەنی دژی ئەوانەی کار بکە کە نانەوێت دەوڵەت بنیاد برێت من پێش چەند مانگێک سەرۆک وەزیران مستەفا کازمی هەڕەشانێک کرد گوتان گوێت دەبڕین دەرکوژین سەر دەبڕین هەمان ئەو کەسانن کە هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکەن بە شێوازێکی دیکە هەمان ئەو کەسانن کەوە هەرێمی کوردستانیان بە درۆن و بە موشک بردومان کرد هەمان ئەو کەسانن ئەو چۆن باست کرد هەمان ئەوانن کەوە ئێستا بڕیار دەدەن دەنەوێت کەوە واقعەکە بشێوێنن من پێم وایەکەوە کورد زۆر زیرەکترن قوڵتر بیر دەکەنەوە لە میلیشیاکان کە کڕین و فرۆشتیان پێوە دەکرێت لە بەکرێجیراوەکان بەڕاستی لە دزەکان لەوانی کە شکستیان خواردووە ناتوانین خزمەتی خەڵکی خۆیان بکەن ئەمانە عەرەب نین عەرەب ئەوانن هاوڵاتی عەرەبی بەڕاستی قوربانیە هەمیشە پاڵپشتی هەرێمی کوردستان دەکات هاوڵاتی عەرەب پاڵپشتی گەلی کوردستان دەکات باوەڕی بە دموکراسەتی هەرێمی کوردستان هەیە سیرکە ئەو گەشتیارانەی کەوە عەرەبانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن لە جشنەکاندا لە ئەوانەی کەوە شوقە و خانوو دەکڕون ملیۆن عێراقی عەرەبی ئێستا لە هەرێمی کوردستان دەژین ئەمە بەڕاستی شایەتێکە بۆ هەرێمی کوردستان بۆ شاری بۆ عەرەب کەوە ئەوەی کەوە حکمی میلیشیاکان دەکات بەڕاستی نوێنەراتی خۆشەویستی عێراقیەکان ناکات بەڕێز میسال ئالوسی سیاسەتمەدار سوپاس بە ئامادەبوونتان لە ستۆدیۆ بەخێرات.